پاکتاوکردی چاکسازی لە لیستی پارێزەرانی کوردستان لەو کەسانەی کە موچەخۆری دام و دەستگا حکومێت جۆر بە جۆرەکانن. پارێزەران لە کاتی ئەنجامدانی کارەکاریاندا لە بەشێک لە دام و دەستگا حکومەکاندا تووشی ئاستەنگ و ڕایی نەکردنی کارەکانیان ئەبنە و وەکو هاوڵاتی تەماشا ئەکرێن. ئاسانکاریان بۆ ناگرێت کە دوجار ئەم ئاسانکاریە جارێکی تر ئەبێتە هۆی زوو ڕاپەڕانی کارەکانی هاوڵاتیان و ڕەخسانی هەلیکار بۆ پارێزەران. لابردنی باجی ساڵانەی لەسەر پارێزەران بە شێوازی هەمیشەیی بە هۆکاری ئەوەی کە پیشەی پارێزەری کارێکی پیشەیی و بازرگانی نییە. کردنەوەی ناسنامەی پارێزەران و ئەنجامداری کاری پشگیری واتە تەییدی پارێزەران لە ناولقی سندیکای پارێزگاکاندا ئەنجام بدرێت و پێویست ناکا پارێزەران سەردانی هەولێر بکەن لەبەر ئاسانکاری و سەلامەتی جانی پارێزەران و باشتر ڕایکردنی کارەکان و کەمکردنەوەی ئەرک لەسەر کارمەندانی هەولێر کە دوجار لە بەرژەوەندی هەموو لایەکە. کار بکرێت بۆ گەڕانەوەی شکۆی پارێزەران لەسەر جەمجومگەکانی حکوومەتی هەرێم بە جێبەجێکردنی یاسای پارێزەران و ئەو مافەی یاساکەدایەتی بە پارێزەران. سندیکا بەهاوبەشی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان میکانیزم و ڕێگە چارەیەک بدۆزنەوە و جێبەجێ بکەن بۆ نەهێشتن و کەمکردنەوەی ئەو کەسانەی لە بری پارێزەران کارەکان ئەنجام دەدەن لە کەوانەیەکە زمانە بازاڕەکەی دەڵاو کە کاریگەری خراپیان کردوتە سەر بەڕێوەچوونی کارەکان و ناو سومعی دامەزراوەکان و کەمکردنەوە نەهێشتنی بازاڕی کاری پارێزەران. دابینکردنی بیمەی تەندروستی بۆ پارێزەران.